حزمی بردنی پۆستەری کاندیدەکان. ئاخرەمە چییە؟ وەڵا با بە بزنزە. هەرۆنێ کۆمیسیۆن لە دەمی دەرچوو وتی کاکە گیان تەواو بانگەشەی هەڵبژاردن کۆتایی هاتوو. ساعت 7 بەیانی بانگەشە وەستێت. هێشتا کەڵەشێر نەیقوقان بوو. جەماعەتێک ڕێک خۆیان نەگرت و دەستیان کرد بە لێکردنەوەی پۆستەری کاندیدەکان و بردننی ئاسنەکانیان. ئاها سیرکەن چۆن ئەو فلەکسی کاندیدە داماوانیەوە بە شانیانەوەی بنەوە. ئەمەش خەڵکیەڵێن کاندیدەکەی لێ بوایە نەک پۆستەرەکە. کاندیدەکەشیان بارە کرد. ئەو کەسانی کاسنی پۆستەرەکانە بن ئەچنەی فرۆشن و هەر تۆنێکیش لەو ئاسنانە نرخەکەی زیاتر لە 200,000 دینارە. بەڵام بەخوا وا نابێت. هەڵبژاردننی پێشوو بوو سەرۆک کێکێتی زانایان وتی بردننی ئاسنی پۆستەری کاندیدەکان حرامە. تەنها لە حاڵەتێکە حەڵاڵە کە کاندیدەکە خۆی ئاگادار بێت و ڕەزامەند بێ لەسەری. جام کاندیدەش هەرچی پۆستەری هەیە سەرجەمیان بۆ دڕانە بوو. ئیتر ناچار خۆی بە کارتۆنێکەوە هاتە سەر جادە و ژمارەی کاندیدەکەی لە خۆی دابوو. لەسەر شەقامەکەش خۆی بانگەشەی بۆ خۆیە کرد ئەبوو پارچەم قەبایەوە.